بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. كشتنا درب استدو باش. والأصل في عاداتنا الإباحة حتى يجيء صارف الإباحة، وليس مشروعا من الأمور غير الذي في شرعنا مذكور. أمد دير الشعراء برا كانم لمنظومة القواعد الفقهية الشيخ عبد الرحمن بن ناصر السعدي رحمه الله پەیوەندی بەم دوو قاعیدەوە هەیە کە دوێنێ شەو لە دەرسی بیدعا باسمان کرد. دێڕە شێعری یەکەمیان والأصل في عاداتنا الإباحة باسمان کرد. الأصل في العادات والمعاملات الحل إلا ما استثناه الشارع ويا حتى يجيء صارف الإباحة. كواتا أصل العادات والمعاملات داتشية الحل والإباحة ويك حلالة تاوكو چی دێت تاوكو صارفێک دێت بەڵگەیەک دێت دەلیلێک دێت منعی دەکات وایە وتمان ئەسڵ ئەوەیە تۆ هەموو جلێک حەڵاڵە بۆ تۆ چی لەبەر دەکەی لەبەریک ئللا کە دەلیلێک هاتووتی کاکە گیان ئەو جلە لەو شتەدا نابێت. بۆ نمونە ئافرەت چی لەبەر دەکا با لەبەریکە بەڵام ئەگەر جلێکی لەبەر کرد خۆشوبهاندن بوو بە پیاوان دەڵێن لێرە بوەستە. پیامبری خوا علیه الصلاة والسلام فرموویەتی لعن الله المتشبهات من النساء بالرجال. لعنەتی خوا لەو ئافرەتەی کە خۆی دەشوبهێنە بە پیاوان نابێت جلی پیاو لەبەر کەیت. ئەی کە پیاوێک جلی ئافرەت لەبەر کات دەڵێن برای بەڕێزم تۆش بوەستە. پیامبری خوا علیه الصلاة والسلام لعنەتی لەو پیاوە کردووە کە خۆی دەشوبهێنە بە چێ بە ئافرەتان نابێت جلی ئافرەت لەبەر کەیت. تێگەیشتی ئاوا بەو شێوەیە براکانم دەنا لە ئەسڵدا بۆ خۆت وتمان جلی کوردی لەبەر دەکەیت جلی عەرەبی لەبەر دەکەیت جلی ئینگلیزی لەبەر دەکەیت جلی ئەفغانی لەبەر دەکەیت جلەکەت سپیە شینە ڕەشە هەرچی لەبەر دەکەیت کەیفی خۆتە بە چ شێوازێک دەیدروی. مهم ئەوەیە هەندێک سنوور هەیە کە شەرع دایناوە بۆچی بۆ مەحاسن الأخلاق بۆ ئەوەی کە بۆ نمونە با تەسک نەبێت کە عەوڕەتی ئینسانی پێوە دیار بێت. پانتۆڵێک لە پێ دەکەی با تەسک نەبێ لە کاتی سوزدە و ڕکوعدا عەوڕەتت دیار نەبێ پشتت دیار نەبێ بە شێوەیەکی وا مەثەلەن با ئەوەندە درێژ نەبێ کە تووشی عقوبە بی. دەنا ئەسڵ ئەوەیە لە معاملاتدا لە هەڵس و کەوتتدا لە جلو بەرگتدا لە خواردنتدا لە کڕین و فرۆشتنتدا لەوانەدا تۆ حڕیت چۆن مامەڵە دەکەیت بیکە. دەچیتە بازاڕ بە چ شێوەیە کڕین و فرۆشتن دەکەی بیکە إلا كتخني چیمەکەوە لە چی نزیکمە لە ڕیبا نزیک نەکەویتەوە لە غەش نزیک نەکەویتەوە لە درۆکردن نزیک نەکەویتەوە معاملەکەت بە حرامی تێکەڵ مەکە دەنا چۆن دەیکەی بیکە بۆ خۆت حڕیت ئاوە کەواتە ئەسڵ تێیدا چییە الحل والإباحة. أي عكسكي وليس مشروعا من الأمور غير الذي في شرعنا مذكور. ليس مشروعا من الأمور يعني أمور عبادات. أصل العبادات ذاتية الأصل في العبادات المنع. الأصل في العبادات المنع يعني چی؟ يعني إنسان لخوي وبراكم نشي هيج عبادتك كات تاوكو چی لسر نبه تاوكو بلغي لسر نبه كبلغي بينبو لخوي ونشي عبادتك بونمونا. سعدي كوري مسيب رحمتي خواهي قوري لبه نفري چی بینی دوای نوێژی بەیانی کە دوو ڕکعات سنەتەکەی پێش نوێژی بەیانی کرد هەڵسایەوە دەستی کرد بە دوو ڕکعات سنەتی تریش وەڵا ئینکاری لێ کرد. فەرمووی چییە ئەم دوو ڕکعاتەی تر چییە؟ فەرمووی بۆ سنەتە. فەرمووی وەڵا سنەت نییە خالفتە السنە مخالفەی سنەتت کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سڵام لە بینی بانگ و لە بینی نوێژی بەیانی لە دوو ڕکعات سنەت زیاتر نەیکردووە. ئەم دوو ڕکعاتە تۆ مخالفەی سنەت کرد و گوناهبار دەبی لەسەر نەخێرت ڕکعاتێ. کەواتە بۆ ئەگەر بڵێ ئاخر بەڵگەت چییە تۆ بەڵگەت چییە لەسەرەوەی ئەم دوو ڕکعاتە دەکەیت تۆ شتێکت کرد کە بەڵگەی لەسەر نییە عیبادەتێکت زیاد کرد کە چی لەسەر نییە کە بەڵگەی لەسەر نییە. یان جارێکی تر ئیبن عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێت یەکێک لە تەنیشدا و کە تووشی پژمین دەبێت دەڵێ الحەمدولله والصلاة والسلام على رسول الله. ئەویش سەیری دەکات دەڵێ ما هكذا علمنا النبي عليه الصلاة والسلام. پیامبری خوا علیه الصلاة والسلام وای فێر نەکردین تەنها فێری کردین کە پژمین بڵێن چی الحەمدولله. ئەویش کابرا دەڵێ وهل يعذبني الله على الصلاة على نبيه. بۆ پێغەمبەری خوا عەلەیهی بۆ خوای گەورە عەزابم دەدا لەسەرەوەی سەڵات و سەلام لەسەر پێغەمبەرەکەی داوە بزانە
ئەوە تقریبا چی پێدەوترێت؟ چاواشەکاری. ئایا ئیبن عومەر ڕقی لەوەی خەڵک سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا عەلەیهی سڵاو وسەلام؟ ها نەخێر. فەرمووی من ناڵم لەسەر سەڵاواتدان خوای گەورە عەذابت دەدا، ولكن يخالفك على مخالفة السنة. نخير لسر أو نا لسر مخالفة سنة خواي جورا عذاب الددا توشتك لسنتي في عمري خوا صلى الله عليه وسلم زياد كرت نابي زيادك في عمري خوا عليه الصلاة والسلام فيري كردين بلينشي الحمد لله أو برامبري شي كجويد بلينشي يرحمك الله توشت بو زياد دكي لديني خواشت زياد مكة زياد كردن نابي بمشي ويا دينك آواها تو باشتي لي زياد نكين وليس مشروعا من الأمور غير الذي في شرعنا مذكور هیچ شتێک لە دیندا جائز نییە مەشروع نییە ئیلا ئەوە نەبێکە لە کتاب و سنەدا هاتووە. بەڵێ یەکێک لەو برانە پرسیاری کردووە ئەی دەفەرمێ ئەوەی خولەفا بێ گومان ئەوەش کە سنەتی خولەفا بێ ئەوەش دروستە چونکە پێغەمبەری خوا ئەوەش هەر دەگەڕێتەوە بۆ سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی فعەلەیکم بسنەتی وسنة الخلفاء الراشدین المهدیین کەواتە جائزە ئینشاء الله. دير 24 براكم دفرمي وسائل الأمور كالمقاصد واحكم بهذا الحكم للزوائد. يعني شي وسائل الأمور أمد قاعدة كميان الوسائل لها أحكام المقاصد. الوسائل لها أحكام المقاصد. وسيلة حكم شي هي حكم مقصدي هي وسيلة حكم مقصدي هي براكانم هاتن من نەک هاتنم نوێژی عیشامان بە جەماعەت واجب بوو یان تەنها مستحب بوو؟ واجب بوو. کەواتە نوێژی عیشا بە جەماعەت واجب بوو مادام ئەوە مەقسەدە خۆی نوێژی جەماعەت واجبە و مەقسەدە ئەوە مەقسەد و مەبەستەکەیە ئەوە هەدەفەکەیە ئەی لە ماڵەوە بێیت بۆ ئەم جەماعەتە ئەم هاتنە وەسیلەیە بۆ گەیشتن بەم ئامانج و ئەم هەدەف و ئەم مەقسەدە ئەمە وەسیلەیە ئەم وەسیلەیەش حکمی ئەم مەبەستەی هەیە ئەم مەقسەدەی هەیە وەسیلەکەش حکمی چی هەیە؟ ها حكمي نفسي مقصدي هي الوسيلة لها حكم المقصد ما دام مقصدك واجبة كواتا وسيلكش واجبة كواتا هاتنكد واجبة يا واجبنيا اگر نه گناه بار دبيانا گناه بار دبيت بو ما دام نوجي جماعة واجبة كواتا هاتند لمالا وبو مزقوت شيا واجبة كنيت گناه بار بيت ام درسي استا ايو دي خوينن واجبة يان مستحبة وخيرة مستحبة وخيرة واجب نية تنها مستحبة وخيرة باشا براكم طلع التوحيد واجبة إنسان بيخوينه ككسيك توحيدي نخوين بيخوينت واجبة أما زيادة علم إنسان بيه وزيادة لديني خوابقاوة تنها مستحبة باشا كواتا هاتنكتان بو أم علمة چيا مستحبة كواتا نكهر لدرز دانش نكتو مستحبك دكيتو لا إخوان زيك دبيتو چونك پیغمبر خدا صلی الله علیه و فرموی چی فرموی خوای گەورە دەفەرمێ وما يزال يتقرب إلي عبدي بالنوافل حتى أحبه كواتا تو بشتي نافلة ومستحب لأخوان زيك دبيتو خوا خوشي دبي كواتا نك هر بدانش نكتو درس خوين وكت خوا خوشي دبي با درچوني شد لما الله وكديت أمر قاية دبريت أمشت هربو بچي حسابه ها وسيلكش حكمي چي هيا حكم مقصدك هي أنا حكم مقصدك هي جانك وسيلك أما وسيلك ما نزاني ومقصدكش ما نزاني استا بشي أخيري دير شعرك سير كان واحكم بهذا الحكم للزوائد زوائد يعني قرانا وكت شو كتو لما الله بيته مزقوت أي نبي بش قريتوا أوش فضل وكرمي خواي پروردگاره نك تنها هاتند لما بو مزقوت بود بخير أجر حسابك هر هنگاوي كدنيد گوناهێکت ڕۆژکاتەوە و ئەجرێکت بنووسێ بەڵکو گەڕانەوەکەش هەر بۆت بەچی حسابە مادام لە پێناوی ئەوەدا هاتووی گەڕانەوەکەشت تا دەگەیتە ماڵەوە هەرچیە هەر بۆت بە ئەجر و عیبادەت حسابە و گوناهت پێی دەڕوا بۆیە بەنی سەلەمە کە ماڵیان دوور بوو لە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ جەماعەت دەهاتن ماڵەکەیان دوور بوو وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بەخوا ماڵی ئێمە دوورە هەموو جارێک بۆ جەماعەت کە دێین تا دێین تۆزێ قورسە لە سەرمان حەز دەکەین ماڵەکانمان بگوازینەوە نزیک مزگەوت بینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی ئەبەنی سەلەمەت دیارەکم تكتب آثاركم أي بني سلمة
دياركم يعني إلزموا دياركم إغراء بما أنه ولا لشويني خوتان تكتب آثاركم شوين بيكانتان لوي ودزاني چەند زۆرەی ئێوە ئەوەتان هەموو بۆ دەنووسرێت لەدەست خۆتانی نەدەن وتیان وەڵا وا بێدەمێنینەوە ئێمە با دوور بێ باشترە بۆ ئێمە خێرترە جا بۆیە موژدە بۆ ئەو کەسانی کە شوێنیان لە هەمویان دوورترە ماندووترن بەڵام خێریان لە هەمووی زیاترە ئینشاءالله ئەوەش وەکو ئەجرێک و پاداش دەگەن ئینشاءالله تعالە براکانم کەواتە سێ شتمان هەیە ئێستا لەم دێڕە شیعرە تێگەیشتین وسائل مقاصد زوائد وایە وسائل مقاصد چی زوائد مقصدك چییە خودی عیبادەتەکەیە وایە مقصدك خودی عیبادەتەکەیە خودی عیبادەتەکە چه حکمێکی هەبێ وسائل و مقاصدەکەش هەمان حکمیان دەبێ یان نا هەمان حکمیان دەبێ وایە وسائل و زوائدەکە وسائل و زوائدەکەوە زوائدەکە شتێکی تریشی پێ دەوترێ متممات ناوی تریشیە پێ دەڵێن چی متممات تەواوکەر هەمان حکمی دەبێت بەڵام هەمان حکم لە چیدا زەوائد دەڵێن هەمان حکمی مەقاصدی هەیە لە ئەجر و پاداشدا لە چیدا في الأجر والثواب فقط يعني چی بۆ فەرقمان کرد لەوەدا وتمان وەسیلەکە حکمی مەقصدەکەی هەیە چۆن نوێژی جەماعەت واجبە هاتنیشت لە ماڵەوە بۆ مزگەوت واجبە بێ کە نەی گوناهبار دەبی بەڵام چوونەوەت بۆ ماڵ واجبە ناتوانانی بچیتە بازار ناچمە ماڵەوە واجبە بچمە ماڵەوە ها براکەم نەخێر باشە ئەی کەواتە بۆ وتمان هەمان حکمی هەیە وتم لە چیدا لە ئەجر و پاداشدا بۆیە وتمان لە ئەجر و پاداشدا کەواتە تۆ کە دەشگەڕیتەوە ماڵەوە نەک وەڵا کە بڵێن بگەڕیتەوە کاکە خوا خێرت دەنووسی ئەگەر بگەڕیتەوە زۆر خێرە بکە نا مەبەست چییە یعنی لە مزگەوتیشەوە کاتێک کە هەڵدەستیت لە مزگەوتیش دەچیتە دەرەوە جا بچیتە دەرەوە یا بەرەو شوێنیشتر بڕۆی بە ئەندازەی ئەوەی کە تۆ لە ماڵ چوویتە دەرەوە ئەوەشت بۆ بەچی دەنووسرێت بۆت بە ئەجر دەنووسرێت کەواتە دەڵێن متەمیمەکەش حکمی وەسائلی هەیە بەڵام ئەوەیان لە وجوبدا نا لە چیدا لە ئەجر و پاداشت لە ئەجر و ثەوابدا نفسی حکمی هەیە ئەوەیان نەک لە وجوبدا لە چیدا لە ئەجر و لە ثەوابدا باشە برا لێرەدا مەسەلەیەکی مهم هەیە ئاگاتان لێ بێت الوسائل لها أحكام المقاصد ئەگەر مەقصەدەکە واجب بێت وەسیلەکە چییە ئەگەر مەقصەدەکە مستحب بێ وەسیلەکە چی دەبێ مستحب دەبێ ئەگەر مەقصەدەکە حرام بوو حرام وایە کاکە دەڵێن شوێنەکە شوێنی مەشروب خواردنەوەیە خەڵکی لێوە خەریکی مەلها و خراپەکارینە با بڕۆین بۆی ڕۆژنەکەت چی دەبێت حرامەیان ناچووکە مەقصەدەکە چییە مەقصەدەکە حرامە کەواتە ڕۆژنەکەش چی دەبێ ڕۆژنەکەش حرام دەبێ کەواتە تێگەیشتین براوە مەقصەدەکە چی بێ وەسیلەکەش ئەوە دەبێ لێرەدا پرسیارێکی گرنگ هەیە کە دەیکەین کەواتە بۆ دەبێ ئەهلی سونە بۆ دەبێ سەلەفیەکان ئینکاری بکەن و گلەیی بکەن و ڕەخنە بگرن لە کەسانێک کە مۆسیقا بێت یان کۆمەڵە شتێک بێ فلیمێکی تورکیە فلیمێکی نازانم ئێرانیە هەندێک شتی بێشەرعیشی تێدا بێ خۆ ئەوان مەبەستەکەیان خزمەتکردنی دینە مەبەستەکەیان چاکە مادام مەبەستیان شەرعیە ئەدی وەسیلەش حکمی غایەی نییە الوسائل لها أحكام المقاصد بەس یەک کەس مەی باشە زۆر بوون الحەمد لله ها برای خۆم الغاية لا تبرر الوسيلة ها برا أحسنت بارك الله فيك دلين كاتك دوتري الوسائل لها أحكام المقاصد مرجع أو وسيلة لأصل دا مباح بيت وسيلة لأصل دا چي بيت حلال بي مباح بي أو وسيلة لأصل دا خوي حلالة أو جارة بهوي غايتك وحكمي غايتك وردقري حكمي مقصدك وردقريت بون منوتمان رويشتن لمال هات ندر حلالة يا حرامة حلال بو مزقود بيت در وبو نويجي جماعات واجبة بو طلب علم بيت چيا سنة بو بازار بچي هر اعتيادي مباحة وايانا ادي بو ملها برويت
حرامە بەس لە ئەسڵدا چوونە دەر حکمەکەی چییە؟ حەڵاڵە. کەواتە کاتێک کە دەڵێن وەسائل حکمی مەقسەدی هەیە دەبێت لە ئەسڵدا وەسیلەکە چی بێ؟ حەڵاڵ بێ، نەک وەسیلەیەک لە ئەسڵدا خۆی حەرام بێ. تۆ بێ مۆسیقا و ئافرەتی سەڕوتم بۆ بێنی بڵێ کاکە ئاخرە وەسیلەیەکە بۆ مەبەستێکی شەریف بۆ داوەمانە ئێمە، تۆ وەسیلەکە لە ئەسڵدا حەرامە. نابێ وەسیلەیەکی حەرام بێنیت بڵێ من ئەو وەسیلە حەرامە دەکەمە چی؟ بۆ مەبەستێکی چاکمە. وەسیلە الوەسائل دەڵێن ئەوە لێرە جێی نابێتەوە لە قاعیدەی عولەمای شەرعیدا، لە قەواعیدی شەرعی عولەمادا جێی نابێتەوە، ئەوە لە قاعیدەی یەهودیەکەدا جێی دەبێتەوە کە چی؟ الغایەة تبرر الوەسیلە. قاعدەیەکی یەهودی هەیە کە دەڵێ چی؟ الغایە تبرر الوەسیلە. یعنی چی الغایە تبرر الوەسیلە؟ ها برای من بۆ گەیشتن بە غایەت هەموو وەسیلەیەک حەڵاڵە. ئەی سەدام حوسێنیش قاعدەیەکی هەبوو لە یەهودیەکان نزیک بوو، دەیگوت چی؟ معقولەی ئێستا نەیزانن. ها نا من أجل النصر، كل شيء من أجل النصر. هەموو شتێک لە پێناو سەرکەوتن. ئەنفال بەس بۆی خۆی سەرکەوێ، ئەنفالی کورد بەس بۆی خۆی سەرکەوێ، چیمیا باران بەس بۆی خۆی سەرکەوێ، هەر چی بێ هەر بۆی خۆی سەرکەوێ. كل شيء من أجل النصر. دەبێشتی وا نابێ. کەواتە الغایة تبرر الوەسیلە و كل شيء من أجل النصر و هەرچی وەسیلەیەکە تۆ بگریتە دەست بەس بۆی بگەیتە ئاوات ئەوە باتڵە برا، ئەوە لە شەرعدا جێی نابێتەوە. بۆیە بهێندرێت ئەو شتە بێ شەرعیانە بخرێنە ژێر قاعدەیەکی پۆشاکێکی شەرعیان بەبەردا بکرێ، وەڵا ئەوەتە الوەسائل لە ئەحکام المەقاصد دەڵێنەوە فێڵە، ئەوە چەواشەکاریە. عولەما باسی ئەو شتیان نەکردووە کاتێک کەوتویان الوەسائل لە ئەحکام المەقاصد مەبەستیان کام وەسائلانە بووە؟ الوەسائل المباحة. بۆیە وسائل الأمور لسري بنوسى المباحة، الوسائل المباحة بنوسى الوسائل المباحة لها أحكام المقاصد، الوسائل المباحة لها أحكام المقاصد. چەندێک ڕۆی لە دەرسی ئێستامە کات؟ 17 دقیقە باشە ماوەمانە دێ. دێڕی 25 براکانم. والخطأ والإكراه والنسيان أسقطه معبودنا الرحمن. باش خطأ وإكراه ونسيان أمس يشتبرا كانم يعني شيء. خطأ ما فعل أو ترك من غير عمد. خطأ تشيه أو جناهي كذكريت يا أو واجبي كواز ليدهن ريت كردني جناهك يا وازهناني واجبك من غير عمد من غير قصد. هلا تشيه كاكا قصد خطأ تشيه خطأ أوي كتو جناهك كي ببي قصد ونبي بما بس نبت يا جناهك كيت يا وازلتي بينيت ها واجبك بيني من غير قصد أو خطأ. أي نسيان تيبرا كان ما فعل أو ترك سهوا. أجر حرامك كيت يا واجبك وازل بيني سهو بس سهو لبيرتون. إكراه تيا ما أجبر على فعله أو تركه. يعني تي كتو إلزامت كان لسر كردني حرامك يا نكردني تي نكردني واجبك باش برا بتايبتي لسر كردني لسر أنجام داني تي لسر أنجام داني حرامك بون من لسر تلفظ بكلمة كفر يا بون من تو هالقرنو بنفرك الدادن بمنالك الدادن ومنالك بكجريت يا فنا بخواي پروردگار يعني آفرتك بجيريتو كاري خرابي لقل بكريت أما هيك ده صلاتي نية أما تشيا إكراها يانا أما إكراها باشا حكم إكراه تشيا ده فرمي والخطأ والإكراه والنسيان أسقطه معبودنا الرحمن. معبودنا الرحمن كخواي پروردگار مانا پرستراو مان ها كلمة الرحمن هنا چونك برحمتي خوي پروردگار مان چي لا بردو لسرمان لو سي حالة دا تاوان و گناهي لسر لا بردوين لحالتي هلدا خطأ دا لحالتي لبيرچون دا لحالتي إكراه دا تاوان من لسر نية تاواند لسر نية. بويا بيغمر إخوة عليه الصلاة والسلام دفرمي من نام عن صلاة أو نسيها هر كسيك بونمنا نام عن صلاة تو كاتك بخبر دي الحمد لله يهديكم الله ويصلح بالكم
کە بە خەبەر دەی خۆر دەرکەوتووە بۆ نمونە خۆری بەیانی بەڵام عەمدی نەبوو بێت و نەشت کردبێتە عادەت شەوانە درەنگ خەویت بۆیش بەیانی بە خەبەر نەیتەوە قەدەری خوا ئەم ڕۆژە بە خەبەر نەهاتیت من نام عن صلاة أو نسيها قەدەری خوای پەروەردگار ڕۆژێک لە ڕۆژان بۆ نمونە نوێژی عەسرت لەبیر چوو لەبەر مەشغەڵەتێت لەبەر شتێک ئاوە هەروەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕۆژی خەندەق حەفری خەندەق چی لەبیر چوو نوێژی عەسری لەبیر چوو تاوەکو عومەر هات ڕەزای خوای لەبێ خستیەوە بیری کەی کردیان دوای خۆر ئاوابوون ئەوجا نوێژی عەسریان کرد کە ئەوە بوو پێغەمبەر عەلەیهی سڵاو دەفەرمێ هەر کەسێ خەوی لێکەوت یا لەبیری چوو فەلیوصەلیها ئیذا ذەکەرەها کەی بابیکە کە کەوتەوە بیری یا کە لە خەو هەستا یەکسەر بابیکە نوێژەکەی نافەرمێ قەزای بکاتەوە یەکسەر بابیکە نوێژەکەی ئەو کاتە بکە ئەو کاتە نوێژەکەی بکە باشە ئایا فەرمووی گوناهبارە نەیفەرموو گوناهبارە یا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ رفع عن أمة الخطأ والنسيان وما استكره عليه چی لەسەر ئومەتەکەی من هەڵگیراوە گوناهی چی گوناهی هەڵاو لەبیرچوون و ئیکراه لەسەر ئومەتەکەی من هەڵگیراوە ئەوەش ڕەحمەتی خوای پەروەردگارە ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا خوای پەروەردگار لێمان مەگرە چی تاوانی ئەوەی کە لەبیرمان چوو یان هەڵەمان کرد ئەوە ڕەحمەتی خوای گەورەیە براکانم بەڵام لێرەدا کام ئیکراه لەسەر چی ئایا کە تۆ ئیکراهت لێ بکرێت وەڵا ئەگەر فڵانە کەس نەکوژیت ئەوە تۆ دەکوژین ئەکوژرێیت خۆت بۆ تێ بچی بیکوژیت نەخێر بۆ چونکە نەفسی تۆ بەڕێزتر نییە لە نەفسی تۆ بەڕێزتر نییە لە نەفسی ئەو بۆت نییە بڵێ وەڵا کاک ئاخر چی بکەم دەکوژرام جارێکیان نەفەرێک هاتە لام ئەو کاتەکە تەڵەبە بووم دەبخوێن لە جامعەی تکرێت وەڵای شێخ واحد ئەو کاتە من لە طەیار بووم پرسیاریان ئیلزامیان کردین ئیکراهیان کردین ئەگەر نەچی قەسفی فڵانە شوێنە نەکەن ئەوە دەگیراین و دەکوژراین و حاڵەتەکەی چۆنە وتم چوو یان نەچوویت وتی وەڵا بە هەر حاڵ وەڵام حکومەکەی چۆنە تو مەڵا کە چوو بیت ئەوە چەند کەست کوشت پێ تۆ قاتلی بۆ هەر هەمووی چونکە نەفسی تۆ لە نەفسی ئەو خەڵکە زیاتر نییە با کوژرا بایت ئەی حاڵەتی ئیکراه نییە وەکتمنەوە ئەو ئیکراه لەسەر ئەوەی تۆ کەلیمەی کوفر بڵێ ئەمما لەسەر ئەوەی کە تۆ بچی خەڵک بکوژی وەڵا بۆی خۆت نەکوژێ ئەوە بە هیچ شێوەیەک جائز نییە ئەبەدەن کە بگاتە ئەو حاڵەتە دەی وەڵا ئەوەها سلاحمان لەسەر داناویت کە فڵانە کەس نەکوژی تۆ کوژین قەیناکە دەی باشە ئەچمەی کوژم نابێت بە هیچ شێوەیەک ئیکراه ئەوە ناگرێتەوە براکانم ئیکراه ئەوەیە کە چۆن قسەی عەماری کوڕی یاسر کە زۆریان لێ کرد تاوان لێ کرد کەلیمەی کوفر بڵێت قسە بە پێغەمبەری خوا بڵێ عەلەیهی السەڵات وەسەلام خوای پەروەردگار ژەمایەتەی ناردە خوارەوە إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان بەڵێ بەڵام دڵەکەی پڕ بوو لە ئیمان لە دڵەوە نەبێت چونکە زۆری لە دڵ ناکرێت زۆری تەنها لە دەم دەکرێت ئینسان بەدەم موافقەیان بکە نابێت بە دڵ موافقەیان بکات ئەو جا خلاف لەسەرەوەی ئایا ئیکراه تەنها لەسەر قسەیە یا لەسەر فعلیشە ئەگەر زۆری لێ بکەن بڵێن دەبێت سوزدە بۆ بتێک بەری بۆت هەیە یا بۆت نییە هەندێک لە عولەما دەفەرمون ئیکراه تەنها لەسەر قەولە ئەگەر زۆری لێ بکەن سوزدە بۆ بتبەری نابێ بیبەی شێخ الئیسلام تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ و جمهوری عولەما دەفەرمون فەرقی نییە کە گەیشتە حاڵەتی ئەوەی بزانی فعلەن دەکوژرێیت ئەوە بۆت هەیە ئەم حاڵەتەش بێ بیکەیت و بە مەرجێک دڵەکەت مطمئن بێ بە ئیمان ئینشاء الله لێرەدا پرسیارێک براکانم وتمان ئەم سێ حاڵەتە تۆ تاوانت لەسەر نییە بۆ نمونە لە بیرت چووە و تووشی هەڵەیەک بوویت یا بە تاوان بە عەفوەن بە خەتا تۆ کەسێکت کوشت چوویتە ڕاو ویستت بۆ نمونە نێچیرێک بکوژیت گولەکە چوو بە نەفەرێک کەوت و کوشتی لە کاتی سیارە لێخوڕیندا لە مناڵێکت دا و کوشتت خەتا نەک بە عەمدی تاوانباریت گوناهباریت لای خوای گەورە وتمان خەتا ئێستا تێگەیشتین کە گوناهبار نیت ئایا کە گوناهبار نیت یعنی لەسرت لاچوو سەیری دێڕی 26 کەو کە ئەخیر دێڕمانە ئەمشۆ دەیخوێنین فرموي لكن مع الإتلاف يثبت البدل وينتفي التأثيم عنه والزلل فرمي كألين تاوان بارنية معناه أونية يعني هيجي لسرنية
لكن مع الإتلاف كتلفي شتێکی کرد ئەو کەسەی کە بەخەتە تەلەفی شتێک دەکا بۆ نمونە مناڵێک ئەکوژێت بۆ نمونە لە حیوانێکەدا حیوانەکە کوژێت بۆ نمونە لە شتێکەدا و تێکی ئەدات بۆ نمونە مەسەلەن هەر شتێک تەلەفی هەر شتێکا و شتێک لە ناو بەرێت حتا مناڵێک بۆ نمونە ئایا مناڵ مکەلەفە مناڵ کە بالغ نەبوو بێت تەکلیفی لەسەرە نەخێر کە ئەو منداڵە بێت و بەردێک لە جامخانەی جیرانەکەیان بدات شوشەکەی بشکێنێت گوناهبارە ئەو منداڵە گوناهباری چی منداڵە ئەسڵان ڕوفع چی القلم عن ثلاث وەنیە منداڵ ئەسڵان تەکلیفی لەسەر نییە بەڵام ئەم شوشەیە چێ دەبێت چاچکاتەوە باوکی شێتێک دەبێت تەلەف دەبێت ضەمانی لەسەرە یا لەسەری نییە ضەمانی لەسەرە بۆیە ئەگەر بە خەتائیش بێت یا بە نسیانیش بێ یا بە ئیکراهیش بێ لكن مع الإتلاف يثبت البدل كإتلاف رويدا أو تشي دبي ثابت دبي جيب كريتوا بدل كي دبي خوي بجيرت وينتفي التأثيم عنه والزلال بلام تشتيشي لسر لاتشوا تأثيم يعني شي إثم جناهي لسر لاتشوا بس يعني بو لا إخواي جورا جناهي لسر نية بلام بو دنيا حق الناس لسر يعني حق الناس لسر باشە ئەوە مەبەست ئەوە نییە کە ئەگەر کەسێک بکوژێ ینی تەواو لای خوای گەورەی چی لەسەر نامێنێ پێویستە چش بکات 2 مانگ بەڕۆژوو بێت باشە براکانم تا ئێرە والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا